ئایا کۆچ لە چ ڕۆژ و مانگ و ساڵێکدا ڕوویدا؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەوی 27 مانگی دوی سەفەری ساڵی 14 پێغەمبەراتی بەرامبەر بە 12 لەسەر 13 مانگی 9 سپتێمبەری 622 میلادی ماڵەکەی خۆی بەجێهێشت و ڕووی کردە ماڵی هاوڵە خۆشەویستەکەی ئەبوو بەکری سدیق خوددا لی ڕازی بێت. دوای ئامادەکردنی سەرجەم هۆکارەکانی هیجرەت و بڕینی ئەو ڕێگا دوورەی نێوان مەککە و مەدینە، سەرنجام ڕۆژی دووشەممە 8 ڕەبیعی یەکەمی ساڵی 14 پێغەمبەراتی کە ئەمە سەرەتای یەکەمین ساڵی کۆچیە بەرامبەرە بە 23 مانگی 9 سپتێمبەری ساڵی 622 میلادی بەرەو شاری شاران مەدینەی پیرۆز کۆچیان کرد. ناوی مانگە ئیسلامیەکان: محەڕەم مانگی 1، سەفەر مانگی 2، ڕەبیعی یەکەم مانگی 3، ڕەبیعی دووەم مانگی 4، جەمادی یەکەم مانگی 5، جەمادی دووەم مانگی 6، ڕەجەب مانگی 7، شەعبان مانگی 8، ڕەمەزان مانگی 9، شەوال مانگی 10، زوڵقەعدە مانگی 11، زوڵحیجە مانگی 12. ئەم 12 مانگە تایبەتن بە ساڵی کۆچی ئیسلامیەوە و هەر یەک لەم مانگانە گەورەی و فەزلی خۆی هەیە و پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم باسی لێوە کردوون. بۆیە پێویستە هەموو موسڵمانێک و خانەوادەیەکی ئیسلامی ئاگاداری ساڵی کۆچی و مانگەکانی بێت و بە منداڵ و نەوەکانیان لەبەر بکەن. هەروەها جەنابی شێخ ئەحمەد کاکە مەحموود بەڕەحمەت بێت دەیفەرموو پێویستە موسڵمان تەنها سوود لەم ساڵە ببینێ و بەکاری بهێنێ لەگەڵ ساڵی کوردی.